سڵاو ئازیزان دەمانەوێت لەم ئەڵقەیەدا باس لە لێبوردەیی بکەین لە ئاینەکاندا و بەراوردی بکەین بە لێبوردەیی لە مۆدێرنەدا بە تایبەتیش لێبوردەیی لە ئاینی ئیسلامدا کە دوا ئاینی ئاسمانیە. بابەتەکەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر باسی دەکەین و مناقەشەی دەکەین. دکتۆر بەخێر بیت. سپاس. وەک کێشەوەیکی ئەکادمی و زانستی پێم باشە لە پێشە تعریفێکی لێبوردەی ئاینین بۆ بکەیت. بەڵێ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆم دەرفەتە سڵاو بۆ بینەران دەستخۆشی بۆ بەرنامەکە دومێری بەردەوامی و سەرکەوتنە بۆ خوازن. سەبارەت بە لێبوردەیی ئاینی بریتێ لەسەر ئاسی تاک بریتێ لەوەی تاک بڕای بەوە هەبێت کە کۆمەڵی ئاینی تر لە کۆمەلگای هەیە، بەڵام لە ڕووی مؤسساتیەوە ئەگە سێری مؤسساتکەوە بریتێ لەوەی کە ئیعتراف بکرێ لەسەر ئاسی فەرمی بە وجودی کۆمەڵە ئاینزا لە کۆمەڵگەیە سەرەتا بوونیان، پاشان ئازادی ممارەسەکردنی توقوسات و ڕێوڕسمی ئاینیان پێ بدرێت. سێ لەوانەیە علامەتێکی استیفهام بە بێویشەوەی بانگەواز بۆ ئاینەکەی خۆیان بکەن، چونکە لە هەموو کۆمەڵگەکانە تا ڕادێک لەسەر ئەم بەشیان تۆزە تەحەفوز هەیە، ئەوە بە جۆرەی حاڵەتی کۆمەڵگاکان لەو بارەیە تۆزێ شل و تون دەکرێت، بەڵام متوانین بڵێن لێبوردەی ئاینی بریتە لە فری ئاینی لە کۆمەڵگەیە هەر کەسە بەقەدەر حەزم و پێکاتی خۆی. زۆر باشە. با من لە مێژووی ئاینەکانەوە بێم بە تایبەتی ئاینە ئاسمانیەکان. ئەگەر ئەمە ئەم قسەی بەڕێزت مەسەلەن بمانێ تەطبیقی بکەین لەسەر ئاینی یەهودی لە پێشەکە کۆنترین ئاینە، ئەتوانین جێکەوتی ئەم تعریفە لەو شوێنە بدۆچینەوە، یعنی لێبوردەی ئاینی لە لای یەهود لەگەڵ دەوروبەرەکەیان؟ خۆی هەر بابەتێک کاتێکە تۆ لە ڕۆی کۆمەڵناسیەوە سیرێکی جارێ بێ لێبوردەی ئاینی لە کۆمەڵگەیەکە بێ کە فرعین بێت چەند ئاینێک هەبێت، کاتێک کە تۆ لە مجتەمەیەکای بۆ نمونە ئەگەر تۆ نەتەوەیەکی تەنها کوردی هیچ نەتەوەیەکی ترە لەگەڵانێ باس لە فرەنەتەوەی ناکرێت، ئەتوانین بڵێن ئاینی یەهودی تا ڕادەیەکی زۆر ئەو کاتێک کە خۆی ژێردەستە بووە چ لە مسر چ لە فەڵەستین باشە لە سەردەمی بە تا سەردەمی موساش تەنانەت تا هاتی ئیستیقراریشان لە خاکی فەڵەستینە لەگەڵ ئەوان ژێردەستە بوون، بۆیە هەڵوێستی ئەو کاتیان حسابی بۆ ناکرێت، تەنانەت ئەو کاتەش کە سەبی کراون هاتوون بۆ عێراق دیسانەوە ژێردەستە بوون. تۆ کاتێ تێڕوانینی ئاینێک وەرەگری کە خۆی سەردەستە بێت، تێڕوانی بۆ ئەوانی ترچیە، بەڵام بە گشتی ئەتوانم بڵێم ئاینی یەهودی سەبارەت بە لێبوردەیی لەگەڵ ئاینەکانی ترا تا ڕادێکی زۆر توندە، اعتراف بۆوانی تر ناکە، تەنانەت اعتراف بە گەلانی تریش ناکە، اعتراف بە ئاینەکانی تریش ناکە. و تەنانەت ئەو خوای کە لە ئاینی یەهودیا هەیە زۆر تایبەتە بە خۆیان، بۆیە لە ئاینی یەهودیا هەروە مەشهورە بەڕاستی یەهودیەکان اعتراف بە هیچ ئاینێکی تر ناکەن، بەس معنایەوە نییە کە هەڵیان نەکردووە لەگەڵەوانی ترا، بەڵام هەڵوێستی ناچاری جیاوازە لەگەڵەوەی کە تۆ خۆت دەسەڵاتت هەبێت و ممارەسەی ئازادی. زۆر باشە. دوای ئەوە با بڵین وەکو شێوەی تاریخی بڵین کریستیانیزم یا مەسیحیەت دوای نزیکەی 1900 ساڵ لە دەرکەوتنی یەهود دەرەکەوێت، هەرچەند لە ناو یەهود خوانە لە بەنی ئیسرائیل دەرەکەوێت، بەڵام دواتر یەهود گەورەترین دژمنایەتیەکەن و وەکو ئەشڵێن خۆیان کە پێغەمبەر ئیسا لەلایەن یەهودیەکان خۆیانەوە کوژراوە لەبەرەوەی باوەڕیان پێی نەبووە یاخود ئەترافیان پێ نەکردووە. خۆی لە بەڕاستی ململانێت چکە تۆی دیعای حەقەکەی هەمیشە ئێمە سێ مەذهبمان هەیە بۆ مەسەلەی حەق. زاڵترین مەسەب لە نێوان ئاینەکانە خۆم حەقە ماین تر باتڵن، ئەمە یعنی مە شیعاری زاڵە بەڕاستی لەم ئاینەکانە، ئەگەر بینە سەردەمێک لە سەردەمێکی ترا ئەوەیە من خۆم حەقم ئەوانی تر باتڵن بەس ڕێگادەم بۆوانی تر حەق بن، ئەوەی تر ئەمەی کە ئێستا لەم سەردەمایە دروست بۆ ئەویشەوەیە کە ئاینەکان هەمویان حەقن، هەمویانە چن ئەکرێ هەمویان ڕزگاریان ببێت کە ئەو مەذهبێکی تازەیە، ئەتوانین بڵین کە لە بریتانیا و لە ناو ئیسلامی شالەوانەیە هەندێک خەڵک هەبێت کە بانگەوازی بۆەوە کردبێت، بەڵام ئەو سیڕعی کە بەڕاستی لە نێوان مەسیحەکان هەبەوە تابەتی لە سەردەمی خودی مەسیحا کە ئینجیل پڕە لەو ئەوەی کە زۆرتانە و تەشەر
پیاوانی ئاینی یەهودا بە مار و دوو پشک و بە هەژدیهایان شوبهێنێ لەبەروی باوەشیان کردو بە دنیاە و بەڕاستی یەهودیەکان زۆر دژی مەسیحەکان بوون بە هەرتەقە و بە دەرچوون لە دین و بەوانە تۆمەتباریان کردوون و بالفعل وەکو خۆشت ئاماژەت پێدا بە ڕیوایەتە مەسیحەکە مەسیح لەسەر دەستی جوولەکەکان لە خاشدراوە. بەڵام بە ڕێواتە ئیسلامیەکەش هەر ئەوان دژایەتیان کرد حتا یەهودای ئەسخەریوتی ڕۆمانەکان بەڵێ زۆر دژمن بوون ینی ئەوەی کە هەیە مامۆستا سۆران ینی نەک ئەوە تەنانەت تەجاوزیان کرۆ بۆ دایکی بۆ باپیرانی لەقەبی زۆر ناشرین بە ینی تا ڕادەی کوشتن و تەسفیە ینی خۆمان ئەزانین کاک سۆران تا نزیکەی تا ئەوەی ئیمپراتۆر قوستانتینە بێ بە مەسیحی لە 325 لە پێشووتر یا دواتر باشە ئەبێ بە مەسیحی یعنی مەسیحەکان چەساوەترین ئاینی سەرزەوی بوون لەو کات. بەڵام دوای ئەوەش کە مەسیحیەکان دەسەڵاتە گرنە دەست هەماشە دووارا بێتەوە ئەوە نیشوانی خۆی کە ڕاستی کە ئیمپراتۆریەتی ڕۆمانی کە قوستانتینە بێ بە مەسیحی تەمان ئەو هۆکارانی کە قوستانتین بۆچێ بە مەسیحی ئەوە شتێکی ترە بەڵام قوستانتین پێش قوستانتین بەڕاستی ئەمە لە 310 یا 11 ئەمە ئیتیفاقینێک ئیعلانێکمانی ئیعلانی میلانۆ کە باز لە ئازادی ئاینیەکە ئەوە سەرەتایەکە بۆ دانان بە ئاینەکانە بە تایبەتی ئاینی مەسیحی یەهودی ئاینی مانەوی 310 زاینی ئەو کاتە باس لە تەسامحی ئاینیە کرێ بەڵام هەر بەجۆری هەر ئیمپراتۆرێک هاتووە ئەم بابەتە وە کۆڵێف بەجۆری ئەو حاڵەتە سیاسی کە لە ناوچەکەیە بۆ بەقەدر ضرورەت ئەمە ئیشی پێکراوە لە حاڵەتێکە پەتەکە شل کراوە لە هەندێک کاتە تون کراوەتەوە تەنانەت لەسەر هاومەزهبەکانی خۆیان ئەمە خۆمانەزانی هەرو کاتی کە قوستانتین خۆی یەکێکە لەو کەسانی کە معاهدەی میلانۆی ئیمزا کردووە بەڵام لە هەمان کاتە زۆر دژی ئاریوەسیەکان و دژی موحیدەکانە. باش دوای هێمە سەر مەذهبەکان مەسیحیەت نەکە لەو کاتە لە دواییشە لەگەڵ مەذهبەکانی خۆیان هەرتون بووە باس جارە بێمە سەر ئیسلامیش وەک ئاین لەگەڵ ئاینەکانی ترە یعنی کاتێک ئیسلامی باوڵێن سەردەمی دەسەڵاتە زۆرتر باسیکەین پێت وایە چۆن سەیری ئاینەکانی تری کردووە تۆ لە ئەوڵا تعریفێکت کرد ئەتوانی ئەو تعریفە با بڵێن تەطبیق بکەی پراکتیزە بکەی بەسەر ئیسلامە وەک شریعەت وەک با بڵێن پیادەکردنەوە قسەیشتر بەڵێ ئەگەر سپاسی سەردەمی دەسەڵاتی ئیسلامی بکەین هەڵبەت لە مەدینە وەک شریعەت وەکو حتا وەکو شریعەتیش لە ڕووی عقیدەوە ئێمە عقیدە زۆر ئیسلام زۆر بە واضحی ئەم بابەتی تەوزیف کردووە کە فری ئاینی هەیە يعني معلومة ولو شاء ربك لآمن ما في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين يعني مسألة لا إكراه في الدين فمن شاء فليؤمن أمانة زور بواضحي قرآن دان بوانك خدا مرۆڤەکانی ئازاد کردو هەر ئاینێکیان هەبێ و دەتوانین بڵێن تا ڕادێکی زۆریش پێغەمبەری ئیسلام پابەند بۆەوە بە دەستوری مەدینی کێکە لە بەڵگەنامەکان کە لە مەدینە تەمان تۆ تەعامل لەگەڵ چیاکەی مەسیحی یەهودی مشریکین هەر سێکیان بەشدار بوون لە نووسێوی دەستوری مەدینەیە وکل یعنی پێت وایە ئەوەی کە پێوترێت دەستوری مەدینە ڕاستە بە دڵنیایی ئەوەی تەحقیقم کردو ڕاستە یعنی ئەوە بۆ کاتیش بەڵێ ئەوە ڕاستە یعنی ئەو سەرچاوەی بمبورە حتا ئیمامی ئەلبانیش کە ئاخر بڵێنێنە الله ڕاست نییە ئێمە لە کۆنتترین کتێبەکانمانە بۆ سیری ابن هیشام لە 180 هیجری نووسراوەتەوە نیشان لە ابن اسحاق هێناوە ابن اسحاق تۆزانی 80 هیجری ابن اسحاق 80 هیجری لەدایک بووە یعنی ئێمە یەکێکە کۆنتترین سەرچاوەکانمانە ئەوە تێپەڕین ئەوە نەکەینە سەرچاوە حتا لە بوخاریشە یعنی ئێمە بۆ نمونە ئێمە لە بوخاریە لە کتێبەکانی حەدیثە یان نەک ئەوە یعنی تۆ صحیفەی مەدینەیە ئەوە بالذات ئەوە یعنی بۆ نمونە کە صحیفەی مەدینەش بۆ کۆکراوەیەش نەبێ ئێمە متفرقي لصحيح بخاري بون منا مشهورترين قصوى عبد الله كوري عمر فرميتي آية باش دراوسيه يهوديه كم خواردنت حاضر كله تاب كاسه دراوسيتي لقلابكين يعني معلومه يعني بل يعني او تعامله هبوا اوان هاتون يعني معلومه مقرر كان كلا دورو بري شاري مدينه بنجور اللي بيك وجان هبوا جورك لتفاهم هبوا جور اللي ريكوتن هبوا وصلحكي بابلين عقدي اجتماعي هبوا امش دي سانو بجوري ظروفي سياسي برزونيزمي كدو براسي معلومه يعني يا بني قريظه مان هي كما حادثه مان هي يهودي مسالم ويهودي معادي مان هي يهود مستأمن مان هي لشريعتي شايمه يهودي معاهد مان هي مستأمن ذمي مان هي همو امانه بولين كراون يعني بون من الذمي او كلقلتو ياجي يعني لقردني تويا بويا وكو ازادي اينيش ماوس سوران دو ركوتنا مزوزو مهمه ما جام بين ليرا يا كم يعني
ئەو ڕێککەوتنامەی کە پێغەمبەر ئیسلام دوورید و خای لەسەر بێ لەگەڵ مەسیحەکانی نەجرانە کردی یعنی ئەوەش دیسانەوە زۆر مەوسوقە بەشێکی لە قورئان هەیە بەشێکی لە قورئان ئاەتی 61 و 62 سورەتی ئالی عیمران باسی حیوارەکە کە قل یا الکتاب تعالوا إلى کرد دوای مباهلەی بەدوایە دێت وە کۆمەڵشتی تریش کە لە قورئان هەیە پاشان لە فەرمودا هەیە دووەم ڕێککەوتنامەی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ لەگەڵ مەسیحەکانی قودسە مسجد الأقصى يعني عادي عمري زور مشهورة نقلة لإسلامية كان مصادر إسلامية تنا لا مصادر يوناني وروماني شاهدوا أويك بيوتري عهدي عمري بيوتري اشتيشي الرقدانة بأين كانت ريا تقيت كردنا الرقدانة سريكا بو من نمونيك بين مو ببرزت أو إشارة زابر طبعا أبي السياق تاريخي خواه بيخونينه لو سياق تاريخي مثلا ابن قيم لكتاب أحكام أهل الذمة أو عهدي عمري هنا وتشلويك خالة بالله هرچلوێک خەڵەکە تەقییدکردنی ئەهلی کتابە بەشێوەیەک کە جۆرێک لە کۆیلاتیە پێتوانێت ئەوە شوابێ ئەوە باشە با یەکێ لە بەندەکانی عەهدی عومەری مەسیحەکان ئازادن لە نیشتەجێبوونیان لە پاراستنی کەنیسەکانیان و مسلمانان بۆیان نییە قەشە لەسەر کار لا ببن دەستکاریان بکەن قوساتی ئاینیان جێبەجێ بکەن لە هەندێشتا ئیبن قەیم کە خلافی لەسەر ئایا ئەمە زیاد کراوە بۆ نمونە باسی یەهودەکە ئەڵێ بە جلوبەرگیان بەو شێوەیە بێ هەر لە ئەهلی کتاب بەڵێ لە ئەهلی کتاب بەڵێ جلوبەرگیان بەو شێوەیە بێ بۆیە ئەوەی ئیبن قەیم ببەستن کە بەڵێ نابێت لە بەرچاوی مسلمانان سواری ئەسب بنە بێ بەڵێ کۆمەڵەشت هەیە دانیش نابێ ئەوان دانیش خۆی ئەمە کاک سۆران ئەمە ئەبێ بزانین ئێمە ئیبن قەیم لە سەردەمی ئەزای لە سەردەمی جەنگی بەتایبەتی لە سەردەمی مەغۆڵەکان بۆیە نانا هینی خۆیەتی پۆلێنی خۆیەتی هەندێک بۆیە قسەمە جیاوازە ئایا ئەوە لە ئەسڵا لە عەهدی عومەریا هەیە یا ئیضافە کراوە ئێمە کۆم هەر لەسەر شەوە یۆنانیەکان ابن پیاوی چۆکوی من قەیم درۆبکە بەدەم نانا درۆ ناکە بەڵام ئێمە خۆتە زانی ئێمە ڕیوایەتی تاریخی هەمیشە وەکو جەنابت فەرمووت ئەو بابەتە ئاوایە یعنی ئەکری ئێمە لە ڕیوایەتە تاریخەکانە کۆمەڵەشت زیادەکرێت پاشان ئێمە هەمیشە ئەڵین دەسەڵاتی سیاسی بەجۆری بەرژەوەندیەکانی ئەم بابەتە زیاد و کەمەکە کاک سۆران تۆ لە حاڵەتێکە لە کاتی مەترسیایی بۆ نمونە تۆ لە سەردەمی جەنگی حروبی سەلیبیایی تۆ لەم حاڵەتە چیەکەی بەتایبەتی کاتێکە تۆ وجودت بوونت بەڵام سەلاح الدین ئەیوبی لە حروبی سەلیبیە زۆرش لێبوردەیە لەگەڵ بەڵێ لێبوردەیە ئەزایی لێبوردەیە بەرامبەر مەسیح بەتایبەتی ئەتوانم بڵێم وەڵا بەرامبەر هەردووشیان بەرامبەر غازیەکانیش و بەرامبەر محاربەکان بەڵێ بەرامبەر محاربەکانیش ڕاستە ئێمە نمونەی زۆرمانەیە بەڵێ سەلاح الدینی یەکێکە لە شانەزیەکانی کورد ئەو خۆی وەک کوردێک وەک کەسێکی دنیایی وەک سیاسیە کە پێی وا بوو ئەوە باشە بۆەوەی عەداوەتەکان کەم بکاتەوە ئەو ئیشەی کرد بێت نەک ڕۆحی دینەوە سەلاح الدینی ئەیوبی کە ئەم شتانەی کردووە بەڕاستی پاڵپشتە بە کۆمەڵێ ئاەت و بە کۆمەڵێ فەرموودا یعنی ئێمە یەکێ لە ئاەتەکان لە قورئانی پیرۆزە کە باسی پاراستنی کەنیسە و شوێنە پیرۆزەکانەکە لولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله يعني پاراستنی کەنیسە و شوێن ئاینەکان یەکێکە لە دروشمەکانی ئیسلام ئەسڵەن لە کاتی جەنگیشە خۆ دەزانی یەکێ لەو یەکێ لەو وەسێتانەی ئەبوبەکر سیدیق کردێتی کە نابێ پیاوی ئاینی نەبکوژرێ نەدەستی لێ بدرێ چکەوانە حتى ئیمامی عەلی فەرمێتی ئەوانە بۆیە جزیادەن ئومیرنا ئەن نەترکەهم وما یدینون به یا بۆچی جزیان داوە بۆیە حتا پێغەمبەر فەرمێ خوێنیان وەکو خوێنی ئێمە وایە دەموهم کەدیمائنا وأموالهم كأموالنا بعكسه هندش تريان بيدرا وبون منا هندي مالي أوان كلا لا يما بيسا وحرام لا مسلمان لا أوان ماله أجر مسلمان زري اللي بقى عراق كيب رجب بوي قربوا كاتوا بوي من نعلم تجاوزاتني ما مسسوران لتاريخ إسلامي تجاوزات زورة لسر كماية كان لسر وينتر بلام ليبوردية كانوا بيكوجيانا كان صدان قاتوا بزاران قاتا دكتور يك شتك لتعريفك باست كرت باش پرسی بانگەوازکردن بۆ ئەو عەقیدەی کە خۆی هەیەی مەسەڵەن کابرایکی مەسیحی بەڵێ ئەتوانێت لە ناو ئومەتی ئیسلامە باسی مەسیحیەتی خۆی بکات بۆ خەڵک بخات سەر مەسیحی یا مازین لە دین وەرگەڕانەوە لە ئیسلام جایز نییە ینی
جارێ بە نسبەت یەهودیە و یەهودی کەس ناتوانێت بە یەهودی ئەو یەهودیش قبولی ناکات باشە لەبەرەوەی ئەوێ عینەکەی دایک و باوکی بێ بەڵام بە نسبەت مەسیحیەکانەوە مەسیحی طبعاً خۆی لە ئەسڵیشان مەسیحیەتی شەرعینێکی تەبشیری نییە بەڕاستی خۆتە زانی لەسەر دەستی پۆلس کراوە بە عینێکی تەبشیری مەسیحیەکان لە عالەمی ئیسلامیە زۆر تەحەفوزیان کردووە بەڕاستی مەسیحی نیشتە جێبوون ئەسڵەکان تەحەفوزیان کردووە لەوەی بانگوازکەن بۆ عینەکەی خۆیان ممنوع بوو بۆ نمونە تا 150 هیجری عفوا تا 350 هیجری لە 150 عالمی تەمەنەوە بە دکتۆرانامێکی مەسیحیە تاکو 350 هیجری لە 150 عالمی ئیسلامی مەسیحی بووە یعنی وەک خۆی عینەکان ماوە بەڵخوان مەسیحی بوون بەڵێ ماونەتەوە بەڵێ مەسیحی ئەسڵ بوون بۆیە دەستکاری نەکراون لە تاریخە ئەم حتا لە سەدەمی عەباسیەکان خۆتە زەی عەباسیەکان زۆر بەڕاستی منفتح بوون ئومامی بوون نێونەتەوەیی بوون چکە دەوڵەتە تۆ بێ وابێ بەڕاستی و ئەم تەساموحەش کاک سۆران ینی قازانجی زۆرە بۆ دەوڵەت هێمنی دروستەکە تەتەور دروستەکە یەک تۆ زەی لە دارالحکمەی بەغدایە ئەوانەی کە دەسەڵاتیان هەبوو تەرجەمەیان کردووە هەمووی پیاوانی مەسیحی بوون بە زۆری مەسیحەکان بوون و بەقەدەر چێژی کتێبەکان پارەیان دراوەتێ بۆ دەم تەرجەمانی کە کردویانە یعنی خەڵەوان زمانەکانیان بەڵێ ینی حتا کندی لەبەروی سریانی زانی و زۆربەی سەرچاوەیەکانی فەلسفەی یۆنانی ڕێگەی کندی ئەوانەوە کراوە بە عەرەبی بۆیە لە تاریخی ئیسلامیە بەڕاستی پرسیارەکەی من لەمە بوو مەسیحی مەسەلەن ئەتوانن بەڵێ ببوورە ڕاستی بیرم شۆ ینی میس ئەوە بێنمەوە یادی خۆم ئەوەی شێکە لەو بابەتانی کە بوتم لە بینی قەوسێکە خلافی لەسەر ئێساشی لەگەڵا بێ ئایا ئەتوانێت بانگەوازکا بوو وەکو تو قوسات حتا ئەڵێن ناتوانێت کەنیسەی تازەش دروست بڵێ بابەتێکە لە فقی ئیسلامیە بابەتێکە خلافی لەسەر ئایا توانێت کەنیسەی تازە دروستکە یا ناتوانێت دروستیکە بەڵێ ئەمە هەیە بەڵام من قسەی زانستیت پێ بڵم ئەم بابەتە جێهێڵراوە بە بەرژەوەندی گشتی حاکمی وڵات سەرۆکی حکومەت سەرۆکی کۆمار دەسەڵاتی قەزا ئەتوانێت پارە تەرخانکە بۆ دروستکردنی کەنیسە عرضە دابین کە ئەو بۆ منەوە کاتێ ژمارەی زیاتە کات و کەنیسەیەکی هەیە کە 500 مەترە بە جێگەی 10,000 کەسی نابێت کەنیسە کۆنەکەش ئاوادان بکات ئەوی بڕوخێت و لە ناوچێت ڕێی لاوازمان هەیە لەو بارەوە بەڵام کەنیسەکان ئمە خۆمان نەزانین لە تاریخی ئیسلامی کەنیسەکان یعنی ئاوادان کراونەتەوە حتا لە سەدەمی ئەمریکانە خۆتە زانی وەلیدی کوڕی عەبدولمەلیک یەکێک لەو شتانی کە کردێتی ویسێتی کەنیسەی قیامەت داگیر کا بەڵام دوای عومەری کوڕ عەبدولعەزیز بۆی جێڕاونەتەوە و زەرەرەکەشی یاونەتەوە بۆشی تعمیر کردوونەتەوە یعنی ئێمە مهم ئەوەی ئێمە لە تاریخی مزگەوتی ئایا سۆفیا کە ئێستا مزگەوتی ئایا سۆفیا کەنیسەی مەسیحیە ئەیوە کاتێک ئەیکەنەوە بە مزگەوت لەم ئەخیرە هەرچی عالەمی ئیسلامی دەستخۆشی لە کاتێکەوە داگیر کراوە خۆی کاک سۆران ئێمە شتێکمان هەیە لە ئەدەبیاتی ئیسلامیە لە ئەدەبیاتی ئیسلامی و لە ئەدەبیاتی هەموو گەلانی تریشا هەیە شتێکمان هەیە لە ئیسلامە هەر شتێک بە سڵح کرا هی خۆیەتی هەر شتێک بە شەڕ گیرا ئەبێتە هی مسلمانان بۆیە ئەستەمبول لەبەرەوەی کە قوستەنتینیە لە سەدەمی محەممەد فاتیحا بە شەڕ ئازاد کراوە لە 1452 53 پێم وابێت کە ئەوە یعنی بۆ بە مڵکی مسلمانان ئەوە بەشێکە لە ئەدەبیاتی ئیسلامی و لە ئەدەبیاتی ئاینەکانی تریشە هەروە بەڵێ ئەبێتە ئەدەبیاتی ئیسلامی و بۆ نمونێ سا مزگەوتانی کە لە یۆنان هەن حتا لە هینە هەن بە هەمان شێوە مزگەوتەکان ئێوەش داگیر کراون حتا لە ئەوروپای تازەشە یعنی بۆیە ئەو شوێنی کە داگیرە چۆن لە ئەوروپای تازە لە ئێستا بۆ نمونە ئێستا دەوڵەتی عوسمانی کەی پاشەکشی کردووە لە یۆنان ئێستا هەچی مزگەوتەکانی یۆنانە سەدان مزگەوت وەکو ئەو مزگەوتە گەورانی کە لە ئەستەمبوڵ و لە شارەکانی تورکیا هەن لە یۆنان هەمووی داخراوە و کراوە بە متحف فەرمووت لە ئەوروپای تازە مەبەستم یعنی ئەوروپای دوای لە ئەوروپای غەربی مزگەوتە کرێتەوە نا باسی ئەو ناکەم کاتێڵام ئەوروپای تازە یعنی دوای شۆڕشی فەڕەنسا دوای داوازبوونی دەوڵەتی عوسمانی جیاوازە ئەو لێبوردەیە باش بەس دکتۆر دیقەت بێ کە لە دەرەوەی دینەکەن یعنی ئێستا با بڵین بۆی بینەر باشتر تێمان بگات ئەتوانین بگەینەوە حاڵەتی کە لە شریعەتی ئیسلامیشە و لە مەسیحیەتیشە تقریباً جۆرێک سنوورێک هەیە بۆ لێکبوردنی ئاینی بۆ ئەوەی کە پێکەوە بشین یعنی ئەو کەسە قاچاق نەبێت لە ئەو وڵاتەیە مافی خۆی هەبێ بەڵام مافی ئەوەی نەبێت کە بانگاوازکە بۆ دینەکەی خۆی لە قانونی فەڕەنسیە ببرە لەگەڵتام بامت بۆ تەواوکەم لە مەسیحیەت کۆمەڵێ چەمکی زۆر جوانی تایە بۆ نمونە مەسیح لە ئینجیلا پێم وایە کە لە ئەمسام ئینجیلی مەتایە ئەڵێ بۆ نمونە باركوا لاعینیکم أحبوا أعداءكم وباركوا لاعینیکم وصلوا لأجل الذين يضطهدونكم ئەمە دقیقی ئینجیلە زۆر جوانە من ئەمە ناڵم من ئەمە لە لای من ئەسڵە نەکو جەنگی حروبی سەلیبی
من ئەگەر بێمە سەر نمونە ناشرینەکانی عالمی مەسیحی من باسی محاکمی تەفتیش باسیەوە ناکەم مەسەرەوە من ما بەس مەوە لێرە وەکو بڵێ کۆنکلوژن لە خەسی قسەکان تاسە ئەمێ کە لێبوردەی تا ڕادەیەک بە شێوەیەکی نسبی لە دینەکانە هەیە لە قانونی تازەشە بۆ نمونە کاک سۆران من بیر نەچێت لە قانونی فەڕەنسیا باشە کاتێ باسی حڕێتی دینەکە حتا لە جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ من دەقە عەربیەکەی ئاوە لە بەرمە ئەڵێ چی ئەڵێ من غەیری ئیضرار بالآخرین ئەبێ زیانی تێنە بێ یعنی زەرەری تیانە بێ بۆ نمونە حتا مەسەلەی کاک سۆران ئەمنی ئیجتیماعی کاتێک بۆچی یەهود لە ئەوروپایە تەزیق کراونەتەوە ئەزانی پیان وە ئەم دەسەڵاتە زۆری یەهود ئەم کۆمەڵگە داخراوە دەوڵەت لە ناو دەوڵەتە ئەم ئابووری زۆری کە بەردەستیانەوەی لەوانەیە کۆمەڵگەی مەسیحی لەبەرێکەوە پێش مۆدرنێ بەس بمبورە ئەو دوای بینە سەر ئەوە بەڵام ویستم ئەم پرسیارە بکەم من غیر یعنی بەبێ ئەوەی زەرەر لەوانە باشە مەسەڵەن کابراک تۆ مەسیحیەکەی بە مسلمان ئەوە زەرەرەگەێنە بە کۆمەڵگە یا بڵین لە ئەوروپایە یا لێرە مسلمانی ئەکرێ بە مەسیحی ئەکرێ یا خۆی ئەبێ نابێت کەس بکرێ ئەبێ خۆی ببێ کرێمە بەس تۆ بانناوازیەکەیت و قسەی لەگەڵاکەیت و قەناعەتی پێ مسلمانێکە بێ بە مەسیحی باشێ قبوڵە ئەگەر بوو لە ڕووی دینەکەەوە بڵێ شێکی باشی کڕیشی خراپی کرۆ بەس ئەوەی کە ئەو کەسە ئازادە بڕیار لە مەسیری خۆی بە بەڵێ لە دنیاە کەسم بۆی هەیە بەڵێ ئازادی ئاینی هەیە نەخێر بە ژێری قورآانی پیرۆز ناکوژێ بە ژێری حەدیثیش حەدیثەکە ئیسترابی تیا و لاوازە منیشێکم لەو کەسانی کە ڕێی وایە مرتد ناکوژرە لە ئیسلامە بە دلیلی باشە زۆر باش ئەگەڕڵی دلیلی بۆێنمەوە زۆر باشە با بێن سەر کاتمان زۆر کەمە پرسیم لە ناو مەزهەبەکانە توسری مەسیحیت لە بینی خوانە محاکمی تەفتیشەوە بیستمانە ئەو قەسابخانەی لە بینە مەسەن ئەرتۆزۆکس و لە بینی کاسۆلیک و پرۆتستانتە پێشەوە کاتۆلیکە دوایش لە بینی کاسۆلیک و پرۆتستانتە یعنی ئەمان لە بینی خۆیانە تسامحیان نەبووە لە ئیسلامیشە لە بینی شیعە و سونە مەسەن ئەو بڵێن معتەزیلە و ئەمانە خەواریج پێت وایە بۆچی لە ناو خۆشیانە نانتوانیوە ئەو تسامحانە بێ هەردوو دینەکە بەلانی کە مەبا باسی یەهود نەکەین باش ئەگەر طبعا مەسیحیەت سەرەتا لە دوای قوستەنتینۆ بۆرە تەنانەت ماوەیەک لە بینی شافی ئەو حانەفیەوانە کوشتار هەبوو بەڵێ بە دڵنیاییەوە کوشتار نا بەڵام دەرکردن ئاوارەکردن ئەزان لە بەغدا هەبوو لە بەغدا هەبوو لە بیلادی ڕێی هەبوو جیاکردنەوەی مزگەوتەکان هەبوو بەڵام ئەمانە نمونەیەکی زۆر بچووکن لە چاو وێنە گەورەکە چکە تۆ باسی 1400 ساڵەکەی یعنی کرێ نمونە دەستکەوێت کە ناشرینە بەڵام نمونە ئێمە فۆکسمانە بێت لەسەر وێنە گەورەکە بێ بەڕاستی لە عالمی مەسیحیشە هۆکارەکەی بەڕاستی کاک سۆرانەوە پەیوەندی بۆ نییە کە خودی ئاینەکە ئەمەیە بەڕاستی مەلیکەکانەمانویستە بۆ نمونە ئێستا یەکێ لەو مەلیکە باسی ئینگلتەرا بکەین ئینگلتەرا مرکزێکی ئینگلتەرا ئەڵمانیا ئەم دوو شوێنە بریتانیا مرکزێکی زۆر گەورەی کاسۆلیک و پرۆتستان بوو ئەڵمانیا پرۆتستان لەبەری مارتن لۆسەر خۆی ئەڵمانیا و تۆ دیقەت بە مەلیکی هێنری هەشتم 1550 ئاوایە باشە لەو دەوروبەرە یعنی لە سەدەی 16ەیە خۆی کاسۆلیکیە کوڕەکەیەتی یا براکەیەتی کە ئێردواردی شەشەمە خۆی پرۆتستانتە کاتێک کام دەسەڵات دەکرێتە دەست دژی کاسۆلیکەکان لەو گۆڵە قیامەت بەرپاکە دوای ئەو خوشکەکەیەت کە ناوی ماریا ئەم بەعکسیە کات خۆی کاسۆلیکە تەمان کاسۆلیکە ئەم چیەکە بڕیار ئەدا 300 پیاوی ئاینی بکوژێ هەر قەسابخانەیان بۆ دایانێ ئەمە سەبەبەکە ئاینەکە نیە بەڕاستی دەسەڵاتی مەلیکەکانە لەبەر ئەوەی دەسەڵات درا بە پاشەکان ناس و علادینی ملوکیم یعنی کۆمەڵە ڕێکەوتن نامە کراوە ڕێگەیان داوە مەلیک ئاینی خەڵک دیاری بکە هەر کەسێ مخالفەی کردبێ بەداخەوە لە تاریخە ئێمە ئەم نمونانە ئەم نمونە ناشریانەمان هەیە بۆ ئێمە ئازانین المەسیحیەت سەرەتا ئیمپراتۆر لە عالمی مەسیحیەوە یەکەم جار بڕیار لە یەک ئاین بۆ ئەویش کاسۆلیکیە بۆیە بەس کاتێک کە مارتن ڕۆسەر دێو کاتە دوایی تەسامح دروست دەبێت لە سەردەمی چیە فرەمەزهبی لە سەدەی 16 لە حەڤەیە بەڵێ بەدواوە 1600 شتێک بەدواوە باشە کە باسی جۆن لۆکۆوانە کرێت بۆیە ئێستاشی لەگەڵا بێ جانی جاری وایە کاک سۆران خۆتە زاری حتا لە ئەمریکا لە بریتانیا لەو سویسرا لەو جنێفەیە چەند قەسابخانەیە کراوە بۆ پیاوە گەورەکانی بۆ عالمەکان بۆ گالیلۆ بۆ چێ ئەمانە کراوە بەڵام
ئەمە فترەیە کە بەڕاستی توانین بڵین سیاست ئەیکا بەڵام بۆ یاخێکی ئاینی بیا. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکتر خواتان لەگەڵ.